هەرێمی کوردستان یاخود بڵێن خاکی ئەم هەرێمە ئەوەندە بە پیتە کە هەر وەرزێک بەروبوومێکی تێر و تەسەل و باشی هەیە. بەڵام ئەوەی کێشەیە ئەوەی کە گرنگە بەلای جوتیارانیشەوەیە کە ئەو بەروبوومانە لەو وەرزەدا کە ئەوەندە زۆرە بێت بتوانن بە بازاڕی کەن یاخود خەسار نەبێت یان هیچ نا لە ناوخۆ ساخ بێتەوە. بەڵام ئەم پرسە پێ دەچێت هەروەک چۆن هەنار ئێستا هاوردە دەکەین ئایا بەرهەمەکانی دیکەش دەتوانرێ یاخودە و بەرهەمانەی کە زستانن چۆن بازاڕیان بۆ دۆزرێتەوە. لەسەر ئەم پرسێمە بەڕێز هێمن سەید مرادمان میوانداری کردووە کە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێرە و لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەڕێز هێمن بەخێر هاتی. وەکو باسمان کردبینیمان جوتیاران بەرهەمێکی زۆریان هەیە لە زستاندا بە هەمان شێوەی هاوینیش چۆن بەرهەمەکانیان زۆرە. بەڵام ئێوە ئێستا بۆ بەروبوومی زستانە چیتان کردو چۆن بازاڕیان بۆ دۆزنەوە؟ ئاشکرایە لە وەرزەکان بەپێی بەرهەمەکان گرفتەکان زۆرا زۆر دەبن. ئێمە لە هاوینی ڕابردوو بەرهەمەکانمان سپاس بخوا وا زۆر بوو سەرڕای ئەوەی کەوا پێداویستی ناوخۆی پڕکردبەوە توانیمانکەوە هەناردەی کەن و ڕەوانەی شارەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین و بەڵکو بووینە سەبەتەی دابینکردنی خۆراک بۆ تەواوی شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی و جگە لە وەرزە چوارچێوەی ئەو سیاسەتە حەکیمانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویتە بەر بۆ بەرەو پێشچوونی کەرتی کوشتتوکاڵی وای کردووەکەوە بەرهەمە کوشتتوکاڵیەکانمان لە دەرەوەی عێراق و لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتانی تر بە بازار بکەن و هەمان کاتیدا خواستێکی زۆری لەسەر بێت. بۆیە ئەمەگەر هاوینی ئەو ساڵ بێنە بەرچاو تەواوی ئەو بەرهەمانەیەکەوە لە بازارەکانی سەوزەمیوە بە بازار دەکران بەرهەمی دەستڕەنجینی براجوتیارەکانی خۆمان بوون. سەرڕای ئەوەی کەوەکو باسم کردکەوە پێداویستی نایخۆی پڕکردبەوە پێویستی بەوەی دەکردکەوە هەناردەش بکرێت و ڕەوانەی شارەکانی تکەمان دەکرد. وەیە کاتێک کە هەناردەمان دەکرد ئێمە کار ئاسانیمان بۆ دەدۆزنەوە و کار ئاسانیمان بۆ جێبەجێ دەکردن تاوەکو ڕێگریان لێ دەکرێت چکە ساڵانی پێش و خۆتان دەزانن کەوا سەیتەرەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی بە تایبەتی ئەو سەیتەرانێکەوە حەزی شەعبی تێدا ئامادەبوون ڕێگریان لە بەرهەمی براجوتیارەکانی هەرێمی کوردستان دەکرد و بەرهەمەکانی براجوتیارەکانی خۆمانیا بن پێ دەکرد. بۆیە لێک تێگەیشتنیان خۆشبەختانە هاتەکایەوە لە نێوان وەزارەتمان و وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی عێراقی کەوا لە چوارچێوەی ئێمە بتوانین پشتگیری بدەینە براجوتیارەکانمان لە چوارچێوەی پێدانی ئەو پشتگیریە ڕێگرەکانیان ینی هۆکارێک بۆ بۆی کە جوتیاران ئەبینین ساڵ بە ساڵ زیاتر گرنگی بە کشتتوکاڵیان بەروبوومی زیاتر و بەرهەمی زیاتریان هەیە ئەمە هۆکارێکە. هۆکاری دیکە چییە بۆی کە ئێستا جوتیاران زۆر قاڵبوونەتەوە لە جۆرا و جۆرێتی بەرهەماوە لە زیادکردن و چەندێتی بەرهەمەکەشیان؟ سەرای ئەوەی کە باسم کرد لە هەمان کاتیدا ئێمە بەرنامەی ڕۆژنامەی کشتتوکاڵی خۆمان جێبەجێ دەکەین لەو وەرزانێکەوە بەرهەمی خۆمان پێڕادەکات و بەرهەمی خۆمان دەتوانێت پڕی بازاری خۆمان بکات ڕێگری دەکەین لە بەرهەمی هاوردا یاخود باجی لە سەردار بنێن. ئەوە وا دەکاتکەوە براجوتیارەکانی خۆمان زەرمەند نەبن. زۆر کاتکەوە دەبینین تەجاوزاتێک هەیە یان بنپێکردنی یاسایەکان هەیە ئەو ڕۆژنامە کشتتوکاڵیە کاری پێناکرێت بەرهەمێک لە بەرهەمەکان دێتە ناو بازارەکانی خۆمان لە کە لە دەرەوە هاوردە دەکرێت دێت دەبیتە گرفت بۆ براجوتیارەکانمان کە گرفتێک دروست دەکات بنیاییەوە پێویستە لایەنە پەیوەنددارەکان بێنە سەرخات. هەر ئێمە بۆ خۆمان لە ماوەی ڕابردووکەوە سیوێک نووسینگەی بازاری سەوزە و فرۆشی لە علوەی هەولێر ئێمە سزامان دەنکەوە بەرهەمی هاوردیان ڕۆژانەتان هەیە لە سەریان. ئێمە نووسینگەیەک کەرنتینێکی کشتتوکاڵیمان لە چاودێر لە علوەی هەولێر هەیە. کاری ئەو کەرنتینەی کشتتوکاڵی ئەوەیەکەوە چاودێری پرۆسەی بە بازارکردنی بەرهەمی براجوتیارەکانمان دەکات و لە هەمان کاتیشدا ڕۆژنامەی کشتتوکاڵی تێدا جێبەجێ دەکات و ئەو بەرهەمانێکەوە قەدەغەنە دەبنەمایەی زیان گەیاندن بە براجوتیارەکان ئێمە تێدا ئاگادار دەکات و ئێمەش لە چوارچێوەی ئەو هەمانگەی هەمانەکەەوە لەگەل لایەنە ئەمنیەکان دێن ئەو شوێنانە زۆر داش دەخرێن و لە هەمان کاتدا سزای مادیشیان پێدەژمێری. باشە بەڕێز هێمن چەند بەرهەم هەیە چەند بەروبوومی جوتیاران هەیە کە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە و بنێردرێتە دەرەوە؟ ئێمە وەرز بە وەرز وەکو تازش باسم کردکەوە بەرهەمەکان جیاوازیان پێدا دێت. لە وەرزی دستان حتمان گرفتی بەرهەمهێنان زیاتر دەبێت. ئێمە کەش و هەوای هەرێمی کوردستان زۆر هەندێک بەرهەم هەیە کەمتر دەگونجێتکەوە لەو کەشە بەرهەم بێت. پێویستی بەوەی هەیەکەوە لە خانووی پلاستیکی بەرهەم بێت. خانووی پلاستیکەکان بخۆش
هەندێک زار گرفتیان دروست دەبێت پێویستیان بەوەی هەیەکەوە پلەی گەرمیان تێدا بەرز بکرێتەوە ئەو پلەی گەرمی بەرزکردنەوە پێویستی بە دابنکردنی سوتەمەنی هەیە کاتێک نرخی سوتەمەنیش بەرز دەبیتەوە لە هەمان کاتیشدا ئاگامان لەوەش بێت کەەوە قەیرانێکی ئابووری لە سەرتاپای عێراقی و هەرێمی کوردستانیش تێدا بە دوور نییە ئەوە وای کردووەکەوە بودجەیەک ساڵانی پێشوو هەبوون وەکو پشتیوانی بۆ براجوتیارەکان ئەو بودجەیە وەکو ساڵان لە بەردەست نییە ناتوانێت ئەو پشتیوانی براجوتیارەکان بکرێت بۆیە ئەوە زۆر زار دەبێتە گرفت لە هەمان کاتیشدا شێوازی پەروەردەکردن و بەرهەمێنانی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانە ناو خان و پلاستیکەکان دەتوانن بڵێن بۆ قۆناغی ئێستا چۆتە چوارچێوەکی کلاسیکی ئێستا هەنگاوی بەرەو پێشتر و پێشکەوتوتر هاتوتەکایەوە هایدرۆپۆنیک ئێستا لەو قۆناغی ئێستادا خەریکە لە هەرێمی کوردستانی جوواپەرە دەستێنێت و خۆشبەختانە لێک تێگەشتێکی بەرفراوانمان هەیە لەگەڵ وڵاتی هۆڵندا لەو ڕێگەیەوە توانیومانە ئەمە ئەو پرۆژانە لە هەرێمی کوردستانیشدا لە زیادبوون دابن ئەوە ژوا دەکات بەدڵنیایی و بەرهەمی جستانەشمان شان بەشانی بەرهەمی هاوینە کە توانی تەواوی پێداویستی ناوخۆی خۆمان پڕکاتەوە لە وەرزی جستانیش ئەمە بتوانین بەرهەمەکانی ناو خۆمان پڕبکاتەوە لە هەمان کاتیش پێم خۆشە ئەوە بۆ بەرچاوی جەنابەت ڕوون بیت و بۆ هەموو بینەرانیشکەوە لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کاتێک وەرزی جستان دێت کەەوە گرفت دروست دەبی لە زۆربەی ئەو پێداویستانێکەوە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیان پێ هەیە وێ زۆربەیان کەەوە سنوورەکان واڵا دەکەن بۆ ئەوەی گرانی و قەیران دروست نەبێت و تاوەکو هاوڵاتیان ئەو پێداویستانە بە ئاسانتریشیەوە بە نرخەکی گونجاودابین باشە بەڕێستێ من باستێکیەوە بکەین کە کاتێک بەرهەمێک کە ئەنێردرێتە دەرەوە لە پێداویستی خۆمان زیاترە سوپاس بخوا زۆرە بێ وای نێرینە دەرەوە و ئێمە هەناردەیەکەین لەم کاتەیە ئەکرێت لە ناو بازاڕی خۆمانە نرخەکەی بەرز بێتەوە ئەمە پێویستی بە چاودێریە یاخود ئێستا وەکوەی کە ئەمڕۆ لەسەر هێلکە ڕوویدا ئێمە پێداویستی هێلکەمان لە نیوە ینی زیاترە و تەواو پێویستیمان هەیە بەڵام کاتێک کە بڕیارە درێ بنێردرێتە ناوەڕاست و خواروی عێراق ڕاستەوخۆ نرخەکەی لێرە بەرزە بێتەوە ئەمە چۆن چاک ئەکرێ یاخود چۆن ڕێکە خرێتەوە پێش دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانم ئەو ڕاستیە بڵێمکەوە هیچ پرۆژەیەکی یاخود یەک یان تا دوو پرۆژێ بەرهەمهێنانی هێرکە بەرهەمیان هەبووکەوە ڕۆژانە دەیانتوانی بەرهەم بهێنن بەڵام لە چوارچێوەی ئەو سیاسەتەیەکەوە گرنگی دەدات بە بەرهەمی ناوخۆ بەرهەمی ناوخۆ پشتیوانی دەکات و سنوورەکانی کۆنتڕۆل کردووە تاوەکو بەرهەمی هاوردەنێت وای کردووەکەوە ئێستاکە 24 پرۆژە لە هەرێمی کوردستان بەرهەمی ئامادە بکرێن بۆ بەرهەمهێنانی هێرکە تەنها لە سنووری شاری هەولێر زیاتر لە 15 پرۆژەمان هەیەکەوە دەتوانن بەرهەمیان دەبێت سەرای ئەو بەرهەمە دەتوانانی حەزمی پێداویستی ناخۆ پڕکاتەوە لە هەمان کاتدا پێویستی بەوە هەیەکەوە بازار بکرێت لە شارەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان و لە شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی ئەوە وای کردووەکەوە بتوانین هەم تەوازنەک و هاوتەریب لەگەڵ ئەوەی بەرهەمەکانیان بەشێکیان لە ناو خۆ پڕ بکاتەوە پاش ئەوەی کەەوە سەبەتی خۆراک و پێداویستی ناو خۆی خۆمان پڕ دەکاتەوە ئێمە کار ئاسانی و ڕێگەیان پێدەینکەوە لە شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی بە بازار بکرێن بۆ ئەوە لیژنەیەک پێکاتەوە لە پارێزگای هەولێرکەوە لە نوێنەراتی چەندی لایەنی پەیوەندیدار پێکهاتووە ئێمە نوێنەری خۆمان لەو لیژنەیە ئامادەیە کەەوە بەڕێوەبەری سامانی ئاژەری لێوێندەر ئامادەیە دەتوانێت ئەو پلانە و پرۆژانە لێوێ بگەینێت بۆ ئەوەی هەم خاوەن پرۆژەکانی زەرمەندە من لە هەمان کاتیشدا بەڵانسی بەرزبوونەوەی نرخ ڕابگیرێ چونکە هاوڵاتیانی خۆمان لەکنەمە ئەفزەلیەتی هەیە ناکرێت هاوڵاتیانی خۆمە بکرێتە قوربانی خەڵکی تر بۆی بە بەردەوام ئێمە پشتیوانی هاوڵاتی خۆمان دەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبی ئەوەشمان لە بەرچاو بێتکەوە بەداخەوە نرخی دۆلار سەقامگیر نییە لەسەر تاپای عێراق ئەو ناسەقامگیری نرخی دۆلار کاردانەوەی سلبی هەبووە لەسەر ئەو بەروبوومانە لە هەمان کاتیشدا بەرزبوونەوەی نرخی ئالیک و پێداویستە کشتتوکاڵیەکان ئەوەش کاردانەوەی سلبی هەبووە نرخی هێلکەدا بەزە بە هاوڵاتیان بڵێن بەبەرداوام ئێمە چاودێری دەکەین هەوڵ دەدەینکەوە ئەو پێم خۆشە ئەوە بۆ جەنابەت ڕوون بکرێتەوەکەوە بەرزبوونەوەی نرخی هێرکە تەنها لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق بەرز نەبووەوە بەڵکو دەتوانم بڵێم لە وڵاتانی سنووریش هاوسنووریشمان ئەوانیش ئەو بەرزبوونەوە تێدا ڕەنگی داوەتەوە ئەوە وای کردو زۆرجار ئەو کاردانەوەکە لە ناو خۆی عێراقیش بە شێوێکی گشتی بە تایبەتی لە سنووری هەرێمی کوردستانی زۆرجار ڕەنگ بداتەوە بەڵام هەوڵەکان چرت دەکرێنەوە هەوڵ دەدرێتکەوە پشتیوانی هاوڵاتی پرۆژەکان بکرێت لە هەمان کاتیشدا ئێمە بەرژەوەندی هاوڵاتیانی خۆمان ئەو لەوێتە و پشتگوێی ناخین بەڵێ بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت.